کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر پرۆسەی تاقیکردنەوەی پۆلی 12 و نۆی بنەڕەتی کە تاقیکردنەوەی کۆتاییە و دوا ڕۆژی بەشێکی زۆر لەو قوتابیانە دیاری دەکات. ئێمە لە یەکێک لە هۆڵەکانی تاقیکردنەوەی لە شاری هەولێر باز لەوە دەکرێت بەشێک لەو پرسیارانەی هاتۆتەوە بۆ قوتابیان هەڵەی ڕێزمانی 100% تێدایە. بەشێک لە قوتابیان گلەی لەوە دەکەن پێش ئەوەی پرسیارەکانیان بەدەست بگات بەشێک لە قوتابیان بە پارە دەیکردن و وەڵامی باشی پێدەدەنەوە. دەمانەوێت بزانین کێشە و گرفتەکانی بەردەم ئەو قوتابیانە چییە و وەزارەتی پەروەردەش سەبارەت بەم پرسا چی دەڵێت؟ قادر تۆ ئێستا دەرچووی لە هۆڵەکە چۆن جواب داوە؟ خۆمە زیادی باش بووی چەند دێنی؟ دیار نییە 50 100 80 90 دیار نییە تۆ هەمیش خراپ خراپت جواب چەند دێنی بە تەوەقعی خۆ؟ هەر 60 زیاتر نا 60 زیاتر نا پێ دوایە خراپ بوو زۆر خراپ ئەی تۆ؟ وەڵای ئەمش خراپ بووم شکرم بە شێستی یعنی مەمنونی 60 وەرگن لەبەرچی مەمنون شێست وەگرم ئێستا عنی تەڵ قوتای پۆلی 12 زەختێکی زۆری لەسەرە چۆن جواب خراپ بووم خراپ بووی؟ زۆر چەندی دێنی؟ وەڵای نازەمەوە نازانی لە خوار پەنجەیان سەر و خوار پەنج تۆ چۆن بووی؟ وڵا کا کامەران ئەمن لەبەر ئەو ترسی و حارین هات مەستەفشە چمە پەیمانگە ئەها کەوایە تۆ هەر هاتیە لای هاوڕەکان ئارێ وڵەکەی برادەرەکەم هاتین لە ترسی تاقیکردنەوەی پۆلیشەش ئارێ وڵا نەهاتم ترسای ئارێ وڵا بۆ خۆ چیم کێشەی ناکرێ دەرناسم دەرناچ دەرناسم نا خەتا لە تۆیە لە تێگەیشتنتە یان لە مەنهەجیان لە مامۆستا ئەگەر باشە خەتای من بوو باشە ئەو خراپە ئەو خراپە ئەو خراپە هەمویان خەتای هەمویانە وەزارەت ڕاستە هەروەردە ڕاستە تۆ چۆن جواب داوە؟ وڵایمش خراپ چەندی دێنی؟ بەخوای هەر شێست هەفتە ئاوە هەفتا تۆ؟ وەڵام شەتم کردی شەتب بەرێ بۆ قۆناغی دووەم بۆ خۆ ناوی بۆ پرسیارەکان قڕس بوو پرسیارەکان برم نازم هاگام نینیە بەس وەشی بری مەجارێکم زیاتر دەبی لەوێن دەرێ لەوانی هەر یەکسەر شەت بت کرد و بای بای کرد و بەجێمێشت تۆ؟ والله امتحانك خرز قڕس بوو باشت جواب داوە یان خراپ؟ والله خراف خراپ تۆ؟ وەڵای خراپ توش خراپ هەرێ وڵا بۆ؟ وەڵای برام پرسیارەکان قورس بوون قڕس بوو؟ هەرێ وڵا یعنی نەتخوێند بوو کێشە چی؟ ناخوێند بووم خوێند بوو شو ماوەکی زۆرە خەرێکی خوێندن بووی؟ بالضبط بەڵام نەتوانی وەڵام دایت ئەی تۆ؟ وڵی بەعام پرسیارەکان گرام بەڵام ئەوەندەی جواب نەڵی خراپبووم ڕجان چکە کەسم نبینی بڵێ باشەوەی لا هەفتەکان ئەو هەفتەکان مەمنونی یانی ئەرێوەڵە بە هەفتە مەمنونی چکە پرسیارەکانی وەی نەبوو یەکەم سارمانە دەبی زیاترەوە بکەین باشە پێم بڵێن بە جددی کێشە ئێوە چییە؟ کێشە قوتابیان چی ینی دەگوترێت ئەو پرسیارانەی کە هاتۆتەوە ڕێزمانی غەڵەتە نازەم کۆمەڵک گرفت هەیە چەند ڕاستەمە؟ ئەوە یەکەم شێت لۆ معانات قوتابیانی پۆلیشەش و بەعام قوتابیانی هەرێمی کوردستان پێویست بەیەک بەرنامە ناکە پێویست بە چەند ڕۆژێکە کاتامە داواکاری خۆمان پێش لەوانە ئەسیلەی کوردی کاکە هاتەوە دووسێ پرسیار هەر غەڵەتە یعنی هەر فڕی بە کتابێ لە ئەسڵدا پرسیارەکان غەڵەت نەک ئەڵێ ڕێزمانی پرسیارەکە غەڵەتە لە عەرەبی باش ئەمە هەر ئەمە بەڵگەتان هەیە بۆ قسەم برادەرە بەڵگەتان هەیە ینی غەڵەت بووە باشە مامۆستا نازانین جوای پرسیارەکە ڕاستەکە چییە ینی ئەمە کو جواب دێنەوە ینی مامۆستا ئەوەی نازانین مامۆستا دوو زاسی دوو زاخرێت بۆ نەزانی لا فەیسبوک خۆی برای کردو خەرێتە دەرێ دوو زاسیری جاوێت دەری نازم چیان ڕاستە ئەمە کو بزانم ڕاستە بەڵام زۆربەی مامۆستایان دەڵێن قوتابیەکان ناخین کاکە خەریکی تەکنۆلۆژیان فەیسبوک ئینستاگرام خەریکی ئەوەن وڵی ڕاست نیە ئێستا خۆم تەڵەبە سێ مانگ زیاتر ئینزندراینەوە هەر سێ مانجی ئەمن لاوانەیە مەسەن لە کاتی نووسراوان بە هەموو 3 سەعات یان زیاتریش دەنوم بەس کاتی خوێندم زیاتر بووە. پاشەوەی جێبیستی بەشێک لە گلەی و گازاندەی قوتابیان بووین کە ئەم ساڵ 112,582 قوتابی لە پۆلی 12 تاقیکردنەوە ئەنجام دەدەن بۆ پۆلی نۆی بنەڕەتیش 118,383 قوتابیە.
قوتابیەکان گلەیی زۆریان هەبوو دوێنێ پێش بەرنامەکە ئێمە هەوڵماندا لەگەڵ بەرپرسانی وەزارەتی پەروەردە ئەمڕۆ مەوعیدێک وەگرین قسەیان لەگەڵ بکەین و گلەیی قوتابیەکان بگەینین بە بەرپرسانی وەزارەتی پەروەردە هەر لە وەزیری پەروەردەوە تا بەرپرسانی دیکەی ئەم وەزارەتە بەڵام ئەوان گوتیان ئێمە دۆخەکە ناسکە و نامانەوێت دۆخی دەرونی قوتابیان تێک بدەین بۆیە قسە ناکەین لەگەڵ ئەوەشدا من هەر هەوڵ دەدەم بە شێوەیەک لە شێوەکان وەزارەتی پەروەردە ڕازی بکەم قسەمان بۆ بکەن با بزانین لە نزیکەوەوان چی دەڵێن و ئایا ئامادەن قسە بکەن یا کاک شۆڕش چۆنی باش کاک شۆڕش ئەحواڵ باشە کاک شۆڕشی بەرز و بەڕێز زەحمەت نەبێ من با پێت بڵێم لەگەڵ قوتابیان قسەم کردووە گلەییان زۆرە گازاندەیان زۆرە لەسەر پرسیارەکان دەڵێن هەڵەی تێدایە دەڵێن پرسیاری خارجیە دەڵێن پرسیارەکان بەشێک ڕین و فرۆشتنی پێکراوە ئیتر وەڵامی ئێوەم پێویست بوو من لە خزمەتام بەڵام دوێنێ قسە هەر لەگەڵیەوە کرد بە لەگەڵ شوانەوەزانم بەڵێ بەڵێ لە پەیوەندیەکان بەسەر چاوەمە هیچ ئیشکالمان لەسەر مۆزوعەکە نیە بەڵام لە کۆتایی ئاخر ئیمتیحان ئێوە ئەمە خزمەتان دەکەین ئەو کاتی بەرنامە دەکەین کێ دەوێت کێ ناوێت عاملی بی ڕارشکاروی مامۆستازی ستابیلی ئێمە لە خزمەتین یعنی دوای تەواوبوونی پرۆسەی تاقیکردنەوەکە باشە بۆ ئێستا نەبی ینی ئەخە لەبەرەوەی ئێستا چۆنەوەی پێویست لەسەر پرسیاری دەرەکی لەسەر ئەوەی کە زەمان نازانم ینی پێتان وایە ئێمە نییە ئەسان نییە ئەوانەی بە جوابی خۆمان هەیە و من خۆمان کەوای ئێوە وەکو وەزارەت ناتانەوێت قسە بکەن ئێستا حالیە ئێستا ناتانەوێت قسە باشە کاک شۆڕش زۆر باشە جانم دەستان خۆش بی دەستان خۆش تۆکو مامۆستایەک سەبارەت بە پرۆسەی تاقیکردنەوەی ئەزمموی ئەم ساڵ ڕازی بە شێوەچە گشتی ناوەڵە ڕازی نیمە لە بەرەوەی ساڵانە هەڵەکی زۆر تێدا دەکرێت زەرمەند یەکەمیش قوتابیە بەڕاستی لە هەڵانە چی بووە؟ ئەو هەڵانە لەوانەیە نازانم بەسێ بەڵام کە ئەو پرسیارانە دادەندرێت حتمما بەچەند لێژنەکی دادەڕەوە بەچەند فلتەراتەکی دادەڕەوە بەڵام سارانە ئەو هەڵە دووبارە دەبیتەوە یعنی ئێستاش بە پێویستی دەزانم بەڕاستی جەناب وەزیرش قسەی کردیە بەدەست خۆشیەوە قەرەبووی ئەو هەڵانە دەکەنەوە لە بۆ قوتابیان بەڵام ئایا هەموو ساڵێک ئەو دووبارە دەبیتەوە پرسیارە لە بەرچی دووبارە دەبیتەوە یعنی ئایا بە لێژنەی وادا ناڕوە یان کەسانی پسپۆر لە زۆر مادە هەڵە کراوە یاخود لە دوو مادە ئەوی بزانم ئەمن لە دوو مادە چی و چیە؟ کوردیان ئەوی باسان کرد عەرەبیش قوتابیان باز دەکەن یەک لەوانە برایەکەمە کە زەرمەند یەکەمە بۆ خۆت پرسیارەکان نبینیەوە بۆ خۆم پرسیارەکان بینیەوە برایەکەشم باسی کردەوە بەخۆی پۆلی شەشە دەری لە عەرەبی هەڵی زۆر تێدا ینی پرسیاری خارجی هاتیتەوە ئەو لە کوردیش حاڵەکانمان هەم دەزان کە هەڵی تێدا باش ئەی سەبارەت بە کڕین و فرۆشتنی پرسیار چی دەڵێت تۆکومەوە شتێکی ینی دەبێشت حالەتی ئەوە باز دەکرێت لە پەیجەکان بەڕاستی یان لە هەواڵەکان زۆر زیاد دەبینی باز دەکرێت ئەو شتم چی بکرێ باشە بۆ ئەو مەسەلە چارەسەر بەخوا وەکو چارەسەر دەبی وەزیر ڕاستەخۆ سەرپەرشتی بکات لێژنەشی تۆکمەی باش لە پسپۆڕاندا بندرێت بە وردی چاودێری ئەو پرۆسەیە بکات. بەشێکی زۆر لە قوتابیان گلەیی لە پرسیارەکانی تاقیکردنەوەی ئەم ساڵ دەکەن و بەشێک دەڵێن ینی پرسیارەکان پێشەوەی بێتە هۆڵی تاقیکردنەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو دەکرێتەوە کۆمەڵە گلەییان هەیە ئێوە لە چێوە ئەو گلەییانن؟ بەڵێ تەبیعی بەداخەوە ساڵانە لەوەتی امتحانەکانی پۆلی 12 ئەنجام دەدێت بە شێوی مرکزی ساڵانە بە ڕەنگە بە بەردەوامی ئەگەرچی بە ڕێژەی جیاواز هەڵە لە پرسیارەکاندا هەیە و دووبارە دەبێتەوە ڕەنگە ساڵ بۆ ساڵ کەمتر بووبێتەوە بەڵام بەداخەوە ئەم ساڵی شەستمان پێ کردو لە یەک دوو لە تاقیکردنەوەکانی کە لە ڕابردووە ئەنجام دراون چەند
هەڵەیەک لە پرسیارەکان هەبوو بە طبعاً ئێمە دوای ئەوەی کە بەدواداچوونمان کرد و هەڵەکانمان دەستنیشان کرد بە ڕێزان لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانمان ئاگادار کردەوە ئەوانش بەڵێنیاندا هەر دواتریش چەند بڕیارێک لەو بارەیەوە دەرچوو هەم بۆی کە دڵنیایی بدرێت بە قوتابیانی کوردستان هەم بۆ ئەوەشی کە مافیان نەخورێ و لە ڕووی دەرونیشەوە ئامادە بن و کاریگەریان ناخورێ ینی تاقیکردنەوەکە تەواو بوو لە یەک وانەدا بە پێی زانیاری ئێمە مامۆستاکان دەڵێن لێک وانە 49 هەڵە کراوە بەڵێ طبعاً پارساڵ حاڵەتێکی لەو جۆرە ڕوویدا لیژنەیەک لە وەزارەتی پەروەردە لیژنەیەکی تایبەتمەند دروست بوو یەکێتی قوتابیانی کوردستانیش وەکو ئەندامی چاودێر و نوێنەری قوتابیانی کوردستان بەشدار بوو لە لیژنەکە لە دوای ئەوەی کاڵ سەنگاندن دەکرێت بۆ پرسیارەکان و کۆمەڵی خەڵکی پسپۆر و شارەزا لەسەر ئەو بابەتە دادەنیشن و قسە دەکەن لە هەر شوێنەکە گەر پرسیارەکان هەڵە بێ بە پێی ستاندار دەبێ ئەو نمدانە کامل بۆ قوتابیان بگەڕێتەوە ینی چاوەڕێەوە دەکەن ئەو هەڵانەی کە کراوە لەوانەکاندا لە پرسیاری وانەکاندا نمرە بدرێتەوە بە قوتاب هەر پرسیارێک ئەگەر هەڵە بێ بڵێ بە پێی یاسا دەبێ بگەڕێتەوە بۆ قوتابیان دەبی بگەڕێت بەڵێ باشە سەبارەت بە دزەکردنی پرسیارەکە ینی قوتابی هەبووە بەڵگەی داوەتەوە من کە لە تۆڕی کۆمەڵایەتی سەعاتێک پێش ئەوەی تاقیکردنەوەی گشتی دەست پێ بکات پرسیارەکان بڵاو بەپارە بوو بەڵێ طبعاً ساڵانەش ئەو دەنگۆیە ئەم ساڵش ئەو دەنگۆیە هەر هەبووە ئێمە لە ڕێی نوێنەرەکانمانەوە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان هەوڵمان داوە کە بگەڕێن بە دوایەوەی کە بەڵگەیەکی مەلموس بەڵگەیەکی بەرجەستەمان دەست پێ و تاوەکو بتوانین لە سەر ئەساسی ئەوە کار بکەین لەبەرەوەی ئێمە یەکێتی قوتابیانی کوردستان هەر مێژووی کارکردنی ئێمە شایدە لە ناوەڕاستی نەوەتەکان لە کاتێکا کوردستان کە بە بارودۆخێکی سیاسی یەکجار هەستیاردا تێدەپەڕی ئەوەی یەکێتی قوتابیانی کوردستان بوو دوای ئەوەی کە دەرکەوت کە بە بەڵگەوە پرسیارەکان فرۆشراون و ئاشکرا کراون پێشەوەی کە تاقیکردنەوەکان ئەنجام درێت بە فشاری یەکێتی قوتابیانی کوردستان تاقیکردنەوەکان لە سەرتاسەری کوردستان دووبارە کرانەوە ئەم باسی ناوەڕاستی نەوەتەکان دەکەم بۆیە ئێمە ئێستاش قوتابیانی کوردستان دڵنیا دەکەینەوە کەوەکو یەکێتی قوتابیانی کوردستان داکەوکی کار دەبین لە مافیەوان هەر بەڵگەیەکی مەلموسمان لەو بارەوە دەرکە هەر فشارێک پێویست بێ ئێمە دەکەینە سەر وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی حەقی قوتابیان نەخورێت کەوایە ئێوە داوای بەڵگە دەکەن ئەگەر بەڵگە بێت تاوەکو ئێستا بەڵگەی مەلموسان بەڵگەیەکی مەلموسمان دەست نەکەوتەوە بەڵام وەکو ئەرزم کردی دەنگۆ هەیە بوەردەوام ینی دەنگۆیە بەڵام لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە ئاشکرا دەبینرێت کاتژمێر 732 خولەک پرسیارەکانی وانەی فلان بڵاو بۆ بەڵێ وەکو ئەرزم کردی طبعاً ئەوە من لێرە پارێزەری وەزارەتی پەروەردەنیم لە جاتی ئەوان جواب دەمەوە بەڵام مەسەن دەکرێت ئەوەی کە بڵاو دەکرێتەوە بۆ نمونە ئەو پرسیارە نەبێت کە لە تاقیکردنەوەکانە هاتوو مەسەن شتی تر بێ و هەر دەستێکی کە بێ بۆ ئەوەی کە بەڵێ بێ بۆ ئەوەی کە فشاری دەرونی بخاتە سەر قوتابیانی کوردستان بەڵام ئێمە وەکو ئەرزم کردی تا ئێستا شتێکی مەلموسمان دەستڵێ بە دوواداچوونمان کردو لە ڕێی نوێنەرایەتەکانمان و لە ڕێی بەشی کاروباری یەکێتی قوتابیانی کوردستان هەم لە مەکتەبی سکرتایەت هەم لە سەرجەم لە قنووسینەکانی یەکێتی قوتابیانی کوردستان لە هەر حاڵەتێک شتێکی وامان دەست پێ ئێمە قوتابیانی کوردستان دڵنیا دەکەینەوە کە ڕای دەگەین و لە ڕێی ڕاگەیاندنە بە ڕێزەکان و دەیدەینە لایەنی پەیوەندیدار و بەڕاستیش قبوڵی ناکەین کەم بە حاڵەتانە هەبێت و چاپۆشی لێ بکرێت لە پرۆسەی تاقیکردنەوەکان ڕازی نەخێر ئێمە تێبینیمان هەیە وەکو ئەرزم کردی تێبینیەکانیشمان بەڕسمی بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاندووە و هەر لەسەر ئەساسی ئەوە و لەسەر ئەساسی و گلەیانش کە لە قوتابیانی کوردستانەوە بۆ ئێمە هاتووە ئێمەش بەڕێزان لە وەزارەتی پەروەردەمان گەیاندووە چەند بڕیارێک دەرچۆ بۆی کە هەم قوتابیان دڵنیا بن و باری دەرونی قوتابیان تێک نەچێت تا تاقیکردنەوەکان کۆتایی دەکەن هەمیش ئێمە ڕژ دەبین و لەسەر خەت دەبین هەتا دوای ئەوەی ئەو لیژنانەی کە بڕیار دراوەدا تشکیل بکرێت و ئێمە هاوکارە بین لەگەڵیانە هەر بەڵگەیەک هەبوو تەبعاً تەقدیمیانەکەین وەکو تریش هەر هەڵەیەک هەبوو ئێمە دڵنیایی بە قوتابیان دەین کە داکۆکی کار دەبین بۆ ئەوەی کە مافیان نەخورێت. بەشی زۆری لە قوتابیان ڕێکخراوەکانی تایبەت بە قوتابیان بەشێک لە مامۆستایان و تەنانەت ئەو کەسانی کە پسپۆرن لەو بوارەدا گلەیی لەوە دەکەن کە هەموو ساڵێک لەگەڵ دەستپێکردنەوەی پرۆسەی تاقیکردنەوەی کۆتایی خوێندنی پۆلی 12 و نۆی بنەڕەتی هەموو ساڵێک کێشە و گرفت لە بەردەم ئەو پرۆسەیەدا دروست دەبێت. ئەوان دەڵێن تەواوی پرۆسەکە پێویستە لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە دواداچوونی بۆ بکرێ ئیتر نابێت بۆ لە مەودووە سەرپێچی لەو بوارەدا تۆمار بکرێت تاوەکو ئێستا هیچ کەسێک کە سەرپێچی کردووە لێپرسینەوەی لەگەڵدا نەکرا و سزا نەدراوە ئەوان پێیان وایە
ئەگەر هەر کەسێک سەرپێچی بکا و لێپرسینەوەی لەگەڵدا بکرێ و سزا بدرێت بێگومان وا دەکات کە بۆ لە مەودووە تاقیکردنەوەکان بە شێوەیەکی باشتر لە ئێستا بەڕێوە بچێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.